خەڵکی کوردستان هەر لە ڕۆژی ئەوڵەوە لە یەکەم بەهاری 79 کە هەڵبژاردنێک لە ئێرانە کرا بوو کۆماری ئیسلامی ناوی هەڵبژاردننی ئاونا بوو لە 12 فەروەردینی 58 خەڵکی کوردستان بە تێک ڕایدەنگ ئەو بەناو هەڵبژاردنەی بایکۆت کرد، بەشداری تیانە کرد. هەر لەو ڕۆژەوە قوڵایی شکافێکی گەورە کەوتە کەلێنێکی گەورە کەوتە نێوان خەڵکی کوردستان و جەمهوری ئیسلامی، چون ئەم حکوومەتە هەم لەباری ئاینیەوە ئاینداریەتی شیعەیە کرد، نوێنەرایەتی ئەوەیە کرد کە لەگەڵ ئەو خەڵکی کە متەدەین ناهاتەوە هەم مەسئلەی نەتەوەیش وتی ئێمە شتێکمان بەناوی مەسئلەی کورد و نەتەوە نییە، ئێمە ملت نین، ئێمە ئومەتین، ئومەتی ئیسلامی، ئومەتی ئیسلامی لەگەڵ داوخوازی نەتەوەی نایەتەوە. ئەمەیان کرد بۆیە هەر لەو ڕۆژەوە هەتا ئێستەی لەگەڵ بێ خەڵکی کوردستان دژی جمهوری ئیسلامی بوون. خەڵکی کوردستان خەباتیان کردووە لەو ناڕەزایەتیانەی کە عەرزم کردی بە مێژووەکانیان لەبڕێک لەو ناڕەزایەتیانەیە بە فارسی دەیان کۆت ئیران را سەراسەر کوردستان میکنیم، هەموو ئێران دەکەین بە کوردستان. کوردستان سەنگەری انقلابی ئیران، کوردستان سەنگەری شۆڕشی ئێران. یعنی ئەمانە ئەو دەستکەوتە سیاسیانە بوون کە کوردستان تەشەنەی کردە بۆ شوێنەکانی کە بێزگەلەوە شۆڕشی ژینە بوو بە گشتگیر لە ئاستی دنیاییدا. ئێوە خۆتان دەزانن کە لەڵان لە چەندین شەقام لە ئەمریکا، لە کەنەدا، لە ئەڵمانیا، لە ئوروپا بە ناوی ژیناوە ناونراون، مەیدانەکان بە ناوی ئەوە ناونراون، بە هەزاران منداڵ لە دەرەوەیش بە ناوی ژیناوە ناونراوە. ژینا و کوردستان لە فەودوانەیەکی تێک هەڵپێکراون کە بە حکمی ئەو هەلومەرجە سیاسیە کە بووە و هاتووەتە پێشەوە کە حاصلی مەقاومەت بووە، حاصلی خەبات بووە، حاصلی خۆڕاگریەک بووە کە بە هەزاران کەس گیانیان بۆ داوە، ئەوە بەدەست هاتووە و هەروەها حاصلی هێزێکی چەپیش بووە کە نەیهێشتووە ئەو خەبات و ناڕەزایەتیانە بەلا ڕێدا بڕوە. هەمووی ئەمانە ئەگەر دەڵێ دەستکەوت چی بووە، من دەڵێم هەمووی ئەمانە دەستکەوتن. خەڵکی کوردستان وشیارە لەم ڕووداوانەدا کە دروشمی کوڕی شا هاتە پێشەوە کوردستان لە یەک دانە شاری کوردستانە تۆ دروشمی کوڕی شا نابینی، لە ئیلام و کرماشانیش نایبینی. ئەوە چییە؟ ئەوە وشیاری سیاسیە گەێنێ. ئەوە لە ئێستەوە ناوێت جێ دیکتاتۆرێ بە دیکتاتۆرێکی دیکە عەوەز بکات و ئەوە بکات. داخوازەکانی تەرح کردووە، متالبەگەرە ئەم خەڵکە. ئەمانە هەمووی دەستکەوتە بۆ کوردستان. بە تاکید داخوازی خەڵکی کوردستان، داخوازی حیزبە سیاسیەکانی کوردستانیش ئەوەیە کە نایهەوێت دیکتاتۆرێک بە دیکتاتۆرێک گۆڕێتەوە. فەرقی نییە، دیکتاتۆر هەر دیکتاتۆرە. ئەمەش بۆنی فاشیزم لە هەموو کردەوەکانیان دێ لە دەرەوەی وڵاتە هەر ئەم بەینە کە هێندێ جەماعەتیان کۆکردێتەوە، هێندێ وعدە و بەڵێنیان پێداون، ئەو کارانەی کە ئەوان دەیکەن حیزبوڵاییەکان دەیکەن، تەرەفدارانی جمهوری ئیسلامی دەیکەن. بۆیە خەڵکی ئێران دەڵێن ئێمە جمهوری ئیسلامیمان هێناوەتە لێواری ڕووخاندن. جاگەر قەرار بێ ئەمە بڕوخێنین و 50 ساڵی تری تەمەنمانی لەسەر دابنین هەتاکوونێ دیکتاتۆرێکی دیکە بێتە سەر کار و دووبارە خەباتکەین بیڕوخێنین، جارەکانی با ئەوە نێت. ئەرکی حیزبەکانی ڕۆژهەڵات بە باوەڕی من پێش هەموو شتێک کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی حیزبیە. کۆمەلگای کوردستان لەم ڕووداوانەی کە لە تاران و شارەکانی کەیشا بوو چاودێر بوو، ینی بێدەنگ نەبوو، لە دەروونەوە دەکوڵا، بەڵام پێی وابوو مەسەلەن بەو درۆژمەی کە دەدرێ بەو سەرکوتەی کە هەیە کە لە کوردستانە ئەگەر خەڵک هاتایەتنە سەر شەقام، ئەوەی کە لە تاران، لە شیراز، لە ڕەشت، لە تەورێز، لە شوێنەکانی کە کردیان لە مەشهەد لە کوردستانە بکرای زۆر زوو بە خۆڵ و خوێنای کێشترا. هەر ئەوەش درایەتی تێگەیشتووی سیاسی بوو. خەڵکی کوردستان سیاسین و جامعەیەکی حیزبی گوێ لە حیزبەکانی هەگرێ. خەڵکی کوردستان بە تێگڕا بە بانگەوازی حیزبەکان مانگرتنێکی گشتیان بەڕێوە برد. 50 شاری گرتەوە ئەو مانگرتنە، بپێچەوانێ جاران کە مەسەلەن کرماشان زۆر کەم بەدەم مانگرتنەکەەوە داهات یا ئیلام یا لۆڕستان ئەوانەی هاتن. ئەوە تاکتیکێکی دروست بوو کە خەڵکی یەکگرتوو کرد، خەڵکی متحد کرد، خەڵکی هێنا سەر پێشتریش کرا بوو ئەڵبەتە، ئەوە لەسەر بۆشایی نەکرا، لەسەر بەستێنێکی واقعی کرا کە 5-6 دانە مانگرتنمان ئێمە هەر لە شۆڕشی ژینایە کرد. 7 حیزبەیەکەوە بە ناوی لە ناوەندێکا بە ناوی ناوەندی دیالۆگ هاوکاریەکەین. ئەو بانگەوازە هەر 7 حیزبەکەدایان و هەر 7 حیزبەکە ستایشی خەڵکی کوردستانیشیان کرد لە ڕاگەیاندنی دومیانە کە ئەو مانگرتنیان بەڕێوە بردووە جوابی حیزبەکە. ئەوەی کە عەرزم کردی کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی حیزبیە لێرەدا خۆی نیشانەدا نەهات، هەتا حیزبەکان داوایان لێ کرد کە باوەڕی هەیە بە حیزبەکانی
کە شتی حاڵە نانێتە ژێرپای ممکنە ئەم حیزبی ئەو حیزب حاڵە بکە بەڵام بەعام کە کۆبوونەوە و عەقڵی گشتیمان خستە سەرکار بەیەکۆ بەڕێوەمان برد حتمە شتێکی باشی لە دێتە دەرەوە بۆ یەکانی خەڵک باوەڕەکەن بە ئەو حیزبانەی کە جێگە و پێگەیان هەیە لە کۆمەڵگای کوردستانە. من پێم وابێ ئاستی یەکگرتووی لە ناوخۆی کوردستانە بە نیسبەتی حیزبەکان زیاترە. تەبیعیشەوا بێ بۆچی بۆ ئەوەی کە حیزبی سیاسی لەسەر بەرنامە لەسەر بیرروباوەڕ لەسەر ڕێباز لەسەر استراتێژ لەسەر تاکتیک لەسەر ئەوانە دروستە بێ هەموو کەسێک ئەوانەی نییە لە ژیانی خۆیان خەڵکی ئاسایی مەسەلەن چاو لەواکە لایەنگری ئەم حیزبە یا ئەو حیزبە حیزبەکەی شتێکەڵێ بە قسەیەکە بەڵام شەر نییە هەموو شتێک بۆ هەموو شتێک خوێندنەوەی بێ بۆیە حیزبەکان دەبێ ئەوە قبول بکەین کە ناکۆچیان هەیە جیاوازیان هەیە بەڵام گرنگ ئەوەیە بەو جیاوازیانەوە بتوان هاوکاری بکەن حیزبەکەی دەڵێ سربەخۆیی حیزبەکەی دەڵێ فدرالیزم حیزبەکەی دەڵێ کۆمەلگای دموکراتیک حیزبەکەی دەڵێ مافی دیاریکردنی چارەنووس ئەمانە خۆ تۆ ناتوانین لە هەرکامێکی کەلیمەیە لێ بکەیتەوە و گشتی بنێ بەیەکەوە بڵێ ئەوە بۆ هەمومان چی ئەتوانێ ئەمە بکە ئەو شتانەی کە هاوبەشن دیفاع لە ئازادی لە دموکراسی لە مافی خەڵکی کوردستان بۆ دیاریکردنی چارەنووسی خۆیان لە دەسەڵاتدارەتی مافی ئەو خەڵکەیە ئێمە حیزبەکان خەباتی سیاسی مەدەنیانە دەکەین دەسەڵاتین خەڵکە بە باوەڕی من ئێمە دەبێت بڵێ نامانەوێت وەکو باشووری کوردستان بکەین نامانوێت دەسەڵات بەدەست دوودانەوە حیزبەوە بێ بەڵکو دەمانوێت دەسەڵاتین جەماوەری خەڵک بێ دەبێت بەڵێم دێن بە خەڵکی کوردستان بڵێن ئێمە جارێکی دیکە نایڵین ڕۆڵەکانی ئێوە لە شەڕی ناوخۆدا بکوژرێن ئەوانە گرینگە ئێستا بەڵام ئێمە وەکو خۆمان ئەو خاڵانەمان خستە بەردەم حیزبەکانی دیکە وەکو کۆمەڵی حیزبی کۆمونیستی ئێران ئەو خاڵانەمان خستە بەردەم حیزبەکانی کە ئەو خاڵانشمان بڵاو کردوێتەوە پێداگریشی لەسەرەکەین ئەینا لایەنێک کە دەڵێ مەسەلەن سربەخۆی بۆ کوردستان ئەوە دەبێت دایبینێ لە هەڵبژاردنێکە ئایا خەڵک ڕێیدا بەوە خۆمە لە کوردستان ناچینە دەرەوە با کوردستان سربەخۆ بێ لایەنێک کەڵێت مەسەلەن فدرالیزم دەوڵەتێکی فدرال ئەگەر لە تاران هاتە سەرکار و فدرالیزمیشی دا بە کوردستان و کوردستانێکی فدرال بوو لەوانەیە من پێم باش نەبێ بەڵام خۆ لە کوردستان کۆچ ناکەم دەمێنمەوە حەولەدەم بۆ ئەو شتێک خۆم باوەڕم پێێتی بنابەرین ئەوانە کێشە لەسەر ئەسڵی حاڵیبوون لە دموکراسیە لەسەر ئەسڵی بەڕێوەبردننی دموکراسیە کەسێک کە ئەو خاڵە سەرەتاییانە کە حیزبی نین هیچ کامێکیان ئازادی کوێی کام حیزبە هیچ حیزبێک لەم دنیاەدا نییە ئوسامە بن لادێنیش دەیکوت ئازادی خامنەیش دەڵێ ئازادی پس لەسەر ناوەڕۆکەکەی چۆن تۆ ئەوە پیاداکەی ئازادی بۆ من نییە بۆ جەنابەت نییە ئازادی بۆ ئەو کۆمەڵگایەیە حیزبەکان حەوت پرۆژەی جیاواز دراوە بە یەکتری لە بینی هەر حەولایەنەکەمانە لەسەر ئەمانە دراسە کراوە دراساکەین کۆبەندێکی لێ کراوە بەڵام هێستا کوێ نەبووە بە ڕێی هەمومان جیاوازی لەسەری هەیە نەزانی ئەزمونونەکەمان وامان پێڵێکەوەمان لێ نایە زۆر جاری وا هەیە ناکۆچی حتا لە ناو حیزبێکە ناکۆچی لە ناو چەند حیزبە وەختێک کە شتێکی گەورەتری کۆمەڵایەتی دێتە پێشەوە ئەو ناکۆچیانە کەمە بنەوە زۆر حیزبەوە بووە کە لە ناو جامعەیە بووە ناکۆک بووە نەگەیەوە بە جیابوونەوە بەڵام لە دەرەوە هەر حیزبێک دووسێ سێ-چوار نیشعاب و جیاوازی تێدا کراوە بۆ یەکانێک کە لە ناوەبی ئێمە ساڵی 79 لەگەڵ حیزبی دموکرات خۆ ناکۆچیمان بوو مامۆستا شەعیزەدین بوو کۆمەڵە بوو چریک بوو حیزبی دموکرات بوو پلاتفۆرمێکی هاوبەشیشمان نەبوو بەڵام کە حکوومەتی مەرکەزی وتی دانیشین و داوای دانیشتنکرا ئێمەش داوامان کرد لە عەرزی چەند ڕۆژە هەیەتی نوێنەرایەتی گەلی کورد دروست بوو کۆمەڵە بوو دموکرات بوو مامۆستا شەعیزەدین بوو چریکەکان بوون یعنی بڕێکشت هەیە زەرورەتە من پێم وابێ ئەوە ببێ باشە ببێ ئەو تەوافقە ببێت ئەو خاڵە هاوبەشانەی کە پەیوەندی بە خەباتی گەلی کوردستانەوە هەیە پەیوەندی بەو خەبات و ناڕزایەتی ڕۆژانە هەیە کە لە کۆمەلگای کوردستانی شاد تەرحەکرێ لەسەر ئەوانە هەر ئەوانش ئەبێ بەگەڵاوە ینی مەسەلەن لەسەر مافی دیاریکردنی چارە نووزیات سەر بەخۆیی بە باوەڕی من کێشە لەسەر ئەوە نییە ئەوە دەنگی خەڵک بیبڕێتەوە هیچ حیزبێک نابێت لەسەر ئەوەی کێشە بکە لەگەڵ ئەوی تر تۆ دەبێت ئەوەی تێدا بگونجێنی دەبێت فدرالیزمی تێدا بگونجێنی فدرالیزم شتێکە پەیوەندی بە دەوڵەتی مەرکەزیەوە هەیە بەڵێ ئەگەر خاڵی هاوبەش نەبوایەت هاوکاریشمان نابوو و تەبعەن جیاوازیشمان زۆرە ئەمە لە چەپی چەپەوە تێدایەتی تا ڕاستی ڕاست لەم دۆخەدا نانە جیاوازیەکانمان ببێ بەڵام ئەو جیاوازیانە نابێ ببن بەهۆی ئەوەی کە یەکگرتووی خەڵک تووشی ئیشقاقین لەناوە نابێ بێ بەهۆی ئەوەی کە حیزبەکان بەیەکەوە دانەنیشن
حیزبەکان بە زمانی زبر و ناخۆش و ئێهانەکردن ئەوەی کە ئەو بینە شتێکی وا ڕوویدا ئەوە نێتە پێشەوە لە ناو حیزبەکانە ئەوە خراپە نا دۆخەکە جات چێ بە دڵخواز بێت چ بە زۆر بێ ئەوە کۆمانەکاتەوە ئەوە ئیلزامە یعنی کەس ناتوانێت خۆی لێلابدا ئەگەر حیزبی خۆی لێلابدا بکەوێتە دەرەوەی ئەو دانیشتانە خۆی زەرەرەکە بەرپرسایەتی دێتە سەرشانی ئەنە لەوانەیە حیزبی وا ببێ کە پێی وا بێ ئەوە براگەورەیە کە ئێمە وتومانە براگەورە و براچکۆلە قبوڵ نابێ بکرێ نەگەوەی کە ئێمە خۆمانمان لە کەس پێ زیاتر بێ یا کەسمان لە خۆمان پێکەمتر بێ دەبێت ئەو هاوکاریە معنایەکی کردداری ببێ بۆ ئەو دۆخەی ئێستەمان دوڕۆژ چوینەوە ناو جامعە لە نظر ئێمەوە مەسەلەن شوراکان دەبێ حاکم بن دەسەڵاتدار بن حیزبی تر هەیە دەڵێ پارلەمان دەبێ ئەوە بێ ئەوە دەبێ بە دەنگی خەڵک ببڕیتەوە خۆ بە ململانەی بینی دوو حیزب نابڕدرێتەوە حقیقەتێکە نەک تەنیا ئەوە بەڵکو لەوانەیە مەسەلەن سبحەینێ لە نەبوونی هاوکاریەکی کردداری و بەڵێن پێدراودا سبحەینێ لەوانەیە کۆماری ئیسلامی کە وەزعی زۆر خراپێ لە باشوورە چۆن سەدام حوسێن ئێرەی چۆڵ کرد ممکن لە ئێمەش وای لێبێ حیزبێک بڵێ جام بەتەنیایکەم هێزم زیاترە و خەڵکم لەگەڵە و پێشمەرگا ئاگرم و جاو کوردستان بدە بە دەست منەوە ئەوە بەردی بناغی شەڕی ناخۆ دەست پێەکە لایەنێک ئێمە بڵێن ئێمە دەیکەین حزبێتر بڵێ من دەیکەم ئەوە یەکێ لەو هەڵە گەورانەیەکە ئەوەکە بۆی ئەوەی کە ئێمە دەیڵێن بەری ئەوە بگرین لە ئەگەری کەسبوونی جمهوری ئیسلامیە وەزعێکی وهاتە پێشەوە کەس بە تەنیا نەڵێ من کوردستانی داراکەم بە زەرورەت ێزانین بەڵام ئەو زەرورەتە لەوە سەرچاواگرێت کە خوێندنەوەمان بۆ کۆمەڵگاکەی خۆمان چۆن بێت چ داخوازگەلێک لەو پەیمانەدا یا لەو بەرنامەی هاوکاریەدا بگونجێنین جواب بە چی دەداتەوە ئەوانە گرینگە ئەیناگەر ئەوەی لێ بکەی هەروە بین شتێکی هاکەزایی لەسەر کاغەز بنووسین ئەوە بە جێگایەک ناگا یا ئەو شتانەی کە بە یەک معنە ناکۆکی ئیستراتێژی ئێمە لەوانە بە تەوافق ناگەین حزبێک کە دەڵێ من لەسەر بەخۆی زیاتر هیچم ناوێ کوردستانێک دەبێت دەوڵەت بێ منێکیش کە دەڵێم ئاخر شرایەتی ئەقلیمیەکە لێکدەوە شرایەتی جیهانیەکە لێکدەوە وەزی ئابووری خۆمان لێکدەوە وەزی دەسەڵاتی مەرکەز لێکدەوە ئەزمموی بە بەشەکانی تری کوردستان ببینە ئەمە باشە بەڵام جێبەجێ نابێت خۆ ناکرێت لەسەر ئەوەی مکێشە لەسەر ئەوەی کێشت کرد معنای ئەوەیە مەسئولانە ناجوڵیتەوە من پێم وابێت جمهوری ئیسلامی ڕووخاوە بە چ معنە جمهوری ئیسلامی کەمترین پێگەیەکی جەماوەری حتا کولێ لە ناو خەڵکە ئاینیەکەیشیان نەماوە ئابوووریەکەی ڕووخاوە ئەخلاقی ڕووخاوە دەسەڵاتی ڕووخاوە سەرۆکەکەی دێت لە 10 دقیقە چارەجێکا لە شوێنێکا دەرەکەوێ کۆمەڵی قساکات و هەڕەشاکات و ئەچێتەوە کونێ خۆی شارێتەوە کەس نازانێت لەکوێیە ئەی ڕووخات چۆنە تەنیا شتێکە بە دەستی و ماوە هێزی سەرکوتکەرەکەیەتی ئەو هێزی سەرکوتکەرەش لە بەرامبەری مەسەلەن 90 ملیۆنی کۆمەڵگایەکی وەکو ئێرانە چی پێکرێ ئەتوانی هەر 90 ملیۆنەکە بکوژی ئەتوانی بە خەڵکی بیانی لە عێراق و لە لوبناان و لە ئەفغانستان و لە وڵاتانی ترەوە کە ساڵها پەرواری کردوون پارە و ئیمکاناتی پێداون بۆ کوشتار بەمانە بتوانێت کۆمەڵگا خەفە بکە بۆی بەو لە حەزەوەم پێما بێ کۆماری ئیسلامی ڕووخاوە نەپایە ئیدۆلۆژیەکەی ماوەکو ئاینی شیعە نەپایەی مادیەکەی ماوە کە خەڵک توانە حتا ژیانی خەڵک بەڕێوە بەرێ نەیعتباری بازاڕی ماوە کە جاران بەشێک لە بەرپرسانی کۆماری ئیسلامی لە دوای ڕاپەڕینی 79 بۆ ئاگداریتان بەرپرسی بازاڕن لە ناو بازاری تارانان ئەوانە لاجوەردی یەکێ لەو قاتڵە گەورانەیە بازاڕیە دێت و ئەو هەموو جنایەتانە کات و ئەبێ بەرپرسی کوشتاری سزنەکان و ئەوانە چەندین کەسی تر لەوانە ئەوەن ئەمەی لەگەڵ نەماوە ئەمڕۆکە حتا ئاخوندەکانی تر چەند یەکدانە ئاخوندمان نەدی لەم بەینیا بێ فتوایەک بدا کە ئەو هەموو ئاخوندە لە ئێرانە هەیە و هەموو مەلا لە ئێرانە هەیە فتوایەک بدەن بۆ ئەوەی کە دیفاع بکەن بڵن کۆماری ئیسلامی بەرحەقە کابرایکی وەکو خاتەمی لەو ڕۆژانەدا هات قسەی کرد نیشانیدا کە دەستی بە خوێنی و خەڵکە سوورە بەشێکە لەو سیستمە جا بۆیە جمهوری ئیسلامی چی پێوە نەماوە بە نیسبەتی ڕاپەڕینەکان من دەڵێم شەوانە خەڵک لەسەر بانەکانیانن حتا لە ناو کۆڵانەکانیانان 4 نەفەر کە بە یەکەوە مەرحەبایی یەکتری بکەن دژ بە جمهوری ئیسلامی قساکەن لەگەڵ یەکتری یعنی بەو لە حازێشەوە من دەڵێم ناڕەزایەتیەکان دەست پێکەنەوە ناتوانانی کات دیاری بکەیت بەدەلیل ئەو خەڵکە تاساوە کاکە قسە لەسەر 30,000 کوژراوە
شۆخی پێ ناکرێەوە شەڕی ئێران و عێراقیان کردو بەسەر و خەڵکەیە بە نسبەتی هاودەنگی بابە لە دوژمنەکانمانەوە فێربین ئەوە نییە هەر ئێستا تورکیە دیفاعەکە لە ئێران نەڕوخێ ئەوە نییە سووریە کە دژمنیەتی ناوێرە قسە بکە ئەینا بەدڵ ئەحمەد شەڕ ئەگەر بۆی بکرێ ئەوی چەکدارە نێرێت بۆ سەرکوتی کوردەکان و خەڵکی دیکە لەوێ ئەوە نییە لێرە حەشتی شعبیان ناردووە من ناڵێم لە کوردستان ناخۆ کوردستان هێزب نێری بۆ دی بۆ پشتیوانی ئەگەر شتێک بێتە پێشەوە کە وەختی خۆشی کراوە لێرە حەشتی شعبی و هێزی تایبەتی و حزب الله و کێوکێ ئەنێرن بۆ سەرکوتی ناڕەزایەتیەکان لێ دێ و دوژمنەکانمان واکەن دەی بۆ ئێمەش لە یەکتری فێر لەوان فێر نەبین بۆ بەجێ قەتیسکردن و فشارهێنان و ڕاگوێزان و ئەوانە ئەو خەڵکە لەگەڵ یەک تێکەڵن بە درێژای ئەو سنوورە خەڵکی ئەمدی و ئەودی و لەگەڵ یەکتریە پەیوەندی خوێنیان هەیە پەیوەندی ژن و ژنخوازیان هەیە شەهیدیان بۆ یەکتری داوە لە کاتە سەختەکانە ماڵیان دەرگای ماڵیان بۆ یەکتری کراوەتەوە هەر لە 75ەوە تا ئێستەکە من لە بیرم دێ خەڵکی ئەودی و بە نسبەتی ئەم دیوە دریای ماڵیان کراوەتەوە 75 وا بووە لە کۆڕەوەکەینەوە دوویەکا وا بووە لە چەند مەترسی تراتوەتە پێشەوە دووبارە وا بووە و ئەوەی ئەو ڕۆحیاتەی کە دەبێ ببێ لە ناو خەڵکی کوردستانە و ئێمە تەشویقمان کردووە پێشەنگی ئەوە بووین کە بارەگاکانمان لێرە بە سەدان ماڵە ئاوارەی تێهاتووە کە وەختی خۆی لە منتەقەی پشتی زڕگوێز و ئەوانەوە لە ساڵی 92 کوانە هات نامدی و جا بۆیەکانێ ئەمە ئەرکە ئەمە منەت نییە کەسێک بڵێ من ئەوەم کردو ئەوە ئەرکێکە کە ئەم ئەرکەش لەیەکمان نزیکە کاتەوە و دوژمنەکانیشمان بە ئاسانی ناتوانن پەیمان پێبرن